مسلمان ئەگەر هەر حاڵەتێکی بەسەردا بێ دەبێ بەڕاستی وەکو داری خورما بەهێز بێ. ئێمە دینەکەمان پێغەمبەرەکەمان سەڵڵەهو عەلەیهی وسەلەم فێری کردوین مسلمان نابێ بە هیچ شێوازێک لە هیچ حاڵەتێکدا کۆڵ بدا. پێغەمبەری خوا ئەفەرمێ سەڵڵەهو عەلەیهی وسەلەم یەد العولیا خەیر من یەد السوفلا، دەستی باڵا دەستی بەرز زۆر خێری زیاترە لە دەستێک کە نزم بێ. و خەیرکم ئەنفەعهم للناس، حەدیثێکی کە بە شێوازێکی کە هەیە دەڵێ باشترین کەس ئەوەیە لە ئێوە کە سوودی بۆ خەڵک بێ. و لە حەدیثێکی دیکە وەکو باسم کرد پێغەمبەری خوا ئەفەرمێ سەڵڵەهو عەلەیهی وسەلەم مسلمان وەکو داری خورمایە. بەڕاستی مسلمان بە هیچ شێوازێک لە هیچ سەردەمێک ئەگەر هەر کارە ساتێکی بەسەردا بێ تووشی زەحمەتی و بێئەمەلی نابێ. بەڕێزان من پێغەمبەری خوا حەدیثێکی کە زۆر معجبم بەڕاستی زۆر تەئسیر لێم کردووە زۆر ئیسفادەی لێ دەکەم. پێغەمبەری خوا ئەفەرمێ سەڵڵەهو عەلەیهی وسەلەم عەجەبا لأمر مؤمن إن أمره كله خير. بەڕاستی پێغەمبەر ئەفەرمێ سەڵڵەهو عەلەیهی وسەلەم عەجیبم بە ئەمری مسلمان هەموو کارێکی لە خەیردایە. ئەگەر تووشی موسیبەتێک بێ سەبر بگرێ ئەوە خەیری بۆ دەنووسرێ، و ئەگەر تووشی خۆشی ببێ سوپاسی خوای لەسەر بکە دیسانەوە خێری بۆ دەنووسرێ. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.